ومانگە من زاجم کردو لەگەڵ هاوسەرەکەمە یعنی سەحرمان لێکراوە تازە بۆم دەرکەوتووە. الله حەقتان بکە. کورد بۆتە درڕندە خوشکێکە من کورد بۆتە درڕندە ناڵن کۆ گەنجێک و کچێک یا ژن و پیاوی بۆ خوان بە سەلامەتی بژ. والله کورد کەرچی مرۆڤایەتی نەماوە خوا ئاگادارە یعنی سبحان الله گەورە و گچکەی خەریکی سحر و جادو. وتر خوا حەقتان بکە خوش. جەماوە سەیان پرسیارێکم دەبێت جەنابەتە بوو ئەگەر لە کاتیان نەگرم. فەرموو خوشکەکەم. ڤیدیۆیەکی بەڕێستانم بینی کە لەگەڵ برایەکی بەڕێزە داینابوو وتی سەحری مەعیدە بەو شتە بەتاڵە بێتەوە بەردەکە نازانم جۆن لێ حاڵی نەبووم کە چی بەردێکە. نازانم ئەگەڵ برایشتی ودی من نازانم من سحرم خەڵکە بۆ لای من نمونە مەسەن خەڵکێکە بووە بۆ نمونە برایەک ژنیش تەلاقدا بووە حەقیقەتەن بەڵام کە هێنانە لای من مەسحور بووە سحرەکەشی داخلی بوو جنی لەگەڵا بوو وەڵای ئیتر کە سوبحانەوە دەستم پێ کرد باوەڕکەن 5-6 سەعات ئەو کاکێ وەکو گورگ ئەیلوران ئەویشیان گورگ بوو وەکو گورگ ئەیلوران دوایی کە زۆر زەختمان لێ کرد زۆرمان بۆی هێنا واللهی ڕشایەوە مۆر وەکو ئەمانە مۆری گەورە لە ناو دەمی هاتە دەرەوە لە ناو ماعیدە خۆ مۆر و لەوێ نییە جنەکان ئەیەن بەرێ منیش ڕقی شەرعیم بۆ کراوە ئەومە دووەم جارە جنەکە بێتەوە لەشم دەرەچێ و دێتەوە یەکەم جار دەرچوو هاتەوانێ وتی کە پێم ناخۆشە پیاوەکەی باشە لەگەڵیا و من عاشقی ئەو کچە بوو ئیتر ئەم جارە یعنی سەحرەکان دووبارە کردوتەوە کردوانە بە ژووری نووسنەکەمە جلی خۆم و مێرد و مناڵەکەم کە حەملیشم هەیە. یا ڕەبی خوا حەقت بکە زانین چی بکە جلی خۆت و مێرد و مناڵەکەت هەمووی بێنە تەشتێک گەورە خوێ بگرەوە خوێ زۆر خوێ تێکە لەناو ئەو خوێواوە داینی بەس ڕوقیە بخوێن بەسەر ئەو خوێواوکە فاتحە ئایەت کورسی سێقولەکان ما جئتم به السحر إن الله سيبطله ما جئتم به السحر إن الله سيبطله ما جئتم به السحر إن الله سيبطله زۆر لە ئاوەکە بخوێنن ئەو جلانە فرە بدەن ناو ئەو تەشتە لێی گەڕێن 24 ساعتێک دوای بێنە دەرێ بە غەسالە هەمووی بشۆ ئەو جە بەکاریان بێنن ماڵەکەش بزانن لە هەرچێ هەستێکی ڕشاندویانە هەمووی بەو خوێواوکە بشۆ هەمووی بستڕەوە. مامۆستا لە ژووری نووسنەکە یەکەم جار بەسەر سیستەمەکە هەناڕشت بوو دوای ئەوە کە ئەوەنە زۆر پێی تێک چووم یەکەم جار کە سەحرەکە کرابوو بەتاڵ بوو بۆوانە هیچ پێی تێک نەچوم لەگەڵ هاوسەرەکەم هیچ ئایبم نەماو چوومەوە بە ماڵی خۆم یعنی زۆر بە خۆشی باشی ئەلحەمدولیلا سواز بۆ خوا کە بەتاڵ بوو بۆوانە دوای ئەوە دووبارە هاوسەرم وەکو خۆی لە هاتووە منیش هەر وەکو خۆمم لە هاتە بووانە. ئەجام کەواتە کەسێک بتوانێت بێتە ژووری نووسنتانە کەسی نزیکی خۆتانەوەی شێ کردو خوشکەکە مامۆستایان جنەکە قسەی کردبوو کە خۆی هاتووە شتەکانی ڕشتووە جن ڕشتێتی بەڵێ بەس ئەلا کولی حال جن درۆزنن جن درۆزن جاری وایەوە ئەڵێ بۆی ئێوە خەڵکەکە نەدۆزن و بزانن چێ بووە بۆی بتان شێوێنن ئێوە تاقیب بکەن چی هاتوو چۆتانە کە خزم کەسەکانتانە و ئەو کەسانە جێگەی شک و گومانن گوێت لێیە خۆت مێردەکەت ئەوە ئەزان خۆ تاقیب ئەوانە بکەن ئەمە یەک ئەوەی دووەمیان خوشکەکەم مەحاولە بکەن ئەو سیستەمە کە لێ ڕژاوە بێدەکە بگۆڕن ئەو ئاوە لە هەر شوێنێک ڕژاوێ حتا وەکو نەچێ ئاساری نەچێت ئەوە هەر هێنا مسەخەری ئەو غورفەنە واز نایێنن بەمە حاولکرد ماڵەکەشتان بڕشێن ماتوای لێ هات شانش تۆزە ئاوی باران بێنە تۆزە ئاوی زەمزەم تۆزێ خەرلی لەگەڵا تێک کەڵاوکە ئەو سێ ئاوانە و هەروەها خوێ سی سۆڵت ئاخوێی دەریا خوێی درشتی تێکە زۆر تێکی دەچات دوای فاتحە ئایەت کورسی سێقولەکان بەسەرە بخوێنە هەناسەت بێت لە پێکاتەکان دوای بیکەنەوە بە خاخ پەمپێکە و پەمپانی پەنجەری پێپاکەیتەوە هەموو غورفەیە کە ئەچی بانگێکی تێدا بدە کە بانگتدا ئەوجار هەموو زاویەکان و چوارچێوەکانی ئاسمان و هەردوو چواردەوری دەرگاکان هەمووی بڕشێنە ئیلا ئاودەست و حەمام نەبێ هەموو دوو هەفتە جارێک وا بکە تا دنیا ماڵ کپە بێ ئەو کاتە لەبەرەوەی بۆنی خەل دێ ئەوەن دژمنیان خەلە بۆی پێغەمبەر زۆر کەیفی بە خەل ئەهات خەلی ئەخوارد خەل زۆر بخۆن شەیاتن ڕقی لە خەلە و دەرمانە دەرمان و هەر ماڵی خەلی هەبێ یا خواردنێک کەسێک خەل بخۆ بەرەکەت لەگەڵێتی خەل بخۆن شەیاتن ڕقی لێتی و هەروە ئاوی زەمزەم کە ئاوێکی مبارەک ئاوی باران دژمنن شان دژمنی ئاوی باران
بە منداڵەکان بە باران لێیان بدە لە دەرەوە باران بتان بەرکەوێ باران زۆر مهمە ئەمانە تێکەڵاوکە خوێ شتێکە ڕقان لە خوێ پێغەمبەر فەرمی سەڵاس میزمەکەنە کونی دیوار یان گۆشەکان زاویاکان بۆ نەبادا جن لەوێ هەبن بۆ باسی میزی کرد خۆ میزی هیچ مادەیەکی زیان بەخشی تێدا نیە لە غێری ملوحات خوێیەکانی ناوخوێنە وەرەگرێ لەگەر چەند مادەیەکی تر ئەوان بە خوێ تێکەچ جا تۆشکە لەگەر پەمپەکە ڕشاندوتە ئەو خوێ لەو دیوارانێ ناورن بێنەوە جندای من لە زاویەکانی ماڵن زاویەکانی ماڵ لێ خوشکەکە ئەوە بکەن ئینشاءالله بێتە هۆکارێک هێوری ڕووتان تێ بکات بە ئیزنی خوا.